بەپێی توێژینەوەیەک زیانە ئابوووریەکانی کۆڕۆنا لە جیهاندا بێوێنەیە و پێشبینی زیان و کارەساتی زیاتری ئابووری دەکرێت. بە جۆرێک لە ماوەی 6 مانگی ڕابردووی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئابووری جیهان با بڕی 3 تریلیۆن و 800 ملیار دۆلار زیانی بەرکەوتووە. توێژەران لە زانکۆی سیدنی پایتەختی ئوسترالیا ئاشکرایان کرد لێکۆڵینەوەیەکیان ئەنجام داوە کە یەکەمین هەوڵی زانستیە بۆ دەرخستنی زیانە ئابوووریەکانی کۆڕۆنا لەسەر ئاستی جیهان. با پێی دەرەنجامەکانیش زیانی سەخت بەر ئابووری وڵاتان و هاوڵاتیان بە گشتی کەوتووە لە جیهاندا بۆ وڵاتانەشەوە کە کەمترین حاڵەتیان تێدا تۆمار کراوە. ئەو توێژینەوەیە باز لەوە دەکات زیاتر لە 147 ملیۆن کەس تا ئێستا لە جیهاندا بێکار بوون، لە ئاکامی ئەوەشدا ڕێژەی موچە با بڕی 2 تریلیۆن و 100 ملیار کەمی کردووە. هەروەها دەڵێت ئاستی بەکاربەر لە جیهاندا بە ڕێژەی لە 4.2 دابەزیوە کە دەکاتە 3 تریلیۆن و 800 ملیار دۆلار کە بەرامبەر بە بودجەی گشتی وڵاتێکی گەورەی وەک ئەڵمانیایە. یەکێکی دیکە لەو خاڵانەی توێژینەوەکە باسی کردووە دەڵێت تێچووی ڕوبەڕووبوونەوەکانی کۆڕۆنا بەرامبەر بووە بە تێچووی هەردوو جەنگی ئەمریکا لە ئەفغانستان و عێراق بەیەکەوە. یەکێکی دیکە لەو زیانە ئابووریانەی ڤایرۆسی کۆڕۆنا خستوویەتەوە بریتیە لە کەرتی گەشتیاری کە بە شێوەیەکی زۆر بەرچاو شوێنە گەشتیاریەکان لە وڵاتاندا سەردانیکەریان نەماوە. دەرەنجامی داخستنی هێڵەکانی فڕۆکەوانی و سنووری وڵاتان و هەروەها نەمانی هاتوچۆ لە نێوان کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەمریکا. لە پاڵ ئەویشدا زیانی گەورە بەرکەرتی بازرگانی نەوت و وزە بەگشتی کەوتووە. هەر لە ژێر کاریگەری زیانە ئابوووریەکانی کۆڕۆنا و وەستانی بازاڕە جیهانەکان وڵاتانی ئۆپیک بە ناچاری لەگەڵ رووسیا و ئەمریکا هەناردەی نەوتیان سنووردار کرد. لێکۆڵەران ئاماژە دەکەن ئەو زیانانەی کە تا ئێستا کەوتونەتەوە ئەگەری هەیە بە شێوەیەکی بەرچاوڕوو لە زیادبوون بکات و کارەساتی گەورە دروست بکات بەهۆی ئەوەی ئابووری سەدەی 21 زیاتر تێکەڵکێش بووە و پەیوەستە بەیەکەوە. هەروەها هۆشداری دەدەن کە توندکردنی ڕێکارەکان و قەدەغەی هاتوچۆ زیانەکان بۆ چەند خازیات دەکات و کاریگەریەکەی بۆ ماوەیەکی زۆر دەمێنێتەوە. سەبارەت بەو چینانەی زۆرترین کاریگەریان لەسەرە بەهۆی قەیرانەکەوە بە پێی راپۆرتی ڕۆژنامەی دەیلی مەیل ئەو کرێکارە بیانیانن کە کۆچبەرن لەگەڵ ئەو ژنە کرێکارانەی کە پیشەوەر نین. ڤایرۆسی کۆڕۆنا کۆڤید-19 لە کۆتایی ساڵی ڕابردوو لە شاری ووهانی چین بڵاو بوویەوە و تا ئێستا زیاتر لە 13 ملیۆن کەس لە جیهاندا تووشی بوون و زیاتر لە 560,000 کەس بەهۆیەوە گیانیان لەدەستداوە. بەڵام مەترسی گەورە ئەوەیە تەشەنەکردنی ڤایرۆسەکە بەردەوام بێت و بۆ چەند ساڵێک بمێنێتەوە و لە وەرزی سەرمادا بە شێوەیەکی قورستر بگەڕێتەوە. هەروەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری داوە و بە پێویستی زانیوە تواناکان یەک بخرێت بۆ دۆزینەوەی ڤاکسینێک لە دژی ڤایرۆسەکە.